دەستپێکیشە چینە ڕۆژهەڵاتی خۆشەویست و ئەچینە سنە و باز لە یەکێک لەو پێشانگایانەکەم کە بۆ کۆمەڵێک مناڵی کۆنیشانی داون کراونەتەوە دیارە مناڵانی بە بڵین کۆنیشانی داونیش خاوەنی چەندین بەهرە و توانای زۆر جیاوازن و لە ئێستا پێشانگایەکی شێوەکاری بۆ کۆمەڵێک کاری ئەم مناڵە دەستڕەنگین و جوانانە کراوەتەوە و نمایش کراوە. لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شاری سنە پێشانگایەک بە دروشمی جیهانی ئێمە پڕە لە عەشق و هەست بۆ مناڵانی کۆنیشانەی داوەن دەکرێتەوە. پێشانگاکە تایبەت بوو بە نمایشکردنی تابلۆ و کارە هونەریەکانی ئەو مناڵانی کۆنیشانی داوەنیان هەیە. ئەم چالاکیەش وەک هەنگاوێکی گرنگدا دەنرێت لە باشترکردن و هەنجانی مناڵان و گەاندنی پەیامەکان بە خەڵکی. لە پێشانگاکەدا 6 بەرهەمی مناڵی بەهرەمەند نمایشکران و بە ماوەی 3 ڕۆژ لە گەلەری بەهمەنی شاری سنە بەردەوامە بێت.